بەڕێزانم کاتتان باش دووبارە فەرم بەردەوامین لەگەڵتان ئێستاش میوان ئازیزەکان پرسیارەکانیان نەخەنە ڕوو سەرەتاش کاکسپا فەرموو. بەڵێ من پرسیارم بۆ بەڕێز دکتۆر دلێر پرسیارەکەم ئایا کورد تا چەند خاوەنی ئاسایشی نەتەوەیە ئەو پرسیارەکەمم و پرسیاری دووەمیشم لە هەرێمێکی وەک کوردستان ئەگەر بەرژەوەندی باڵای وڵات و ئاسایشی نەتەوەیەکەی لەگەڵ بەرژەوەندی حیزبی دەسەڵاتی تێکەڵ یەکتری بن ئایا کامیان زاڵە بەسەر کامیانە؟ بەڵێ و پرسیاریشم بۆ دکتۆر ئەنوەر ئایا پاراستنی ئاسایشی نەتەوەی تەنها بۆ دەسەڵات ئەگەڕێتەوە؟ و پرسیارێکی تریشم هەر بۆ دکتۆر ئەنوەر بڵێ دكتور آية أم فرمودي بيغمر صلى الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه لتوارشوي أساسين توي شيء أجانيت. بله سپاس بو برستان بو كاغوري برسارة بو فرمو. دكتور هذه بو دوا كرني بو دوا كاغوري دكتور هاوري. لا من دكتورني ببورة. كاغوري توفيق بله دكتورني. بو دوا كرني خويندن بزماني كردي لغلاتي كي وقت تركيا. بەهڕەشەکەن لەسەر ئاسایشی قەومی دادەنرێت. زۆر باشە فەرموو بەڕێز دکتۆر دلێر. سەبارەت بە پرسیاری یەکەم تا چەند ئاسایشی نەتەوەی لە کوردستان پارێزراوە یا زامن کراوە مەبەستەوەیەوە بەڵێ من پێم وایە لە ئاستێکی زۆر کەم ئاسایشی نەتەوەی لە کوردستانە پارێزراوە لەبەرەوە لە سیاقی قسەکانی پێشوم کە لێرە ئاماژەم بۆ زۆر کێشە کرد کە ئەو کێشانی وەکو بۆ نمونە نەبوونی موسساتی یەکگرتوو کە بەردی بناغی پاراستنی ئاسایشی نەتوەیە لە هەرێمی کوردستانە مانەوەیان بە پسڕی بەلاوازی مانەوەیان لەژێر کۆنتترۆلی حزبی نەبوونی شەفافیت نەبوونی تەکنەلۆجیای بەهێز نەبوونی مەسانع و مەعامل لە کوردستاندا هەبوونی بێکاریی زۆر ئەوانە هەمووی ئاماژە بەوە دەکەن کە ئاستی ئاسایشی نەتەوەی لە هەرێمی کوردستاندا ئاستێکی هەتا بڵی لاوازە و لە مەترسیشدایە. پرسیاری دووەمت پەیوەندی بەوە هەبوو ئایا ئەگەر بەراوردی بەرژەوەندیەکانی نەتەوە و پارتە سیاسیەکان بکەین بێگومان نەتەوە پشکەچی وای بەرناکەوێت لە ئەو بەرژەوەندیانەکەی بەرژەوەندی بە دەرەجەیەک بۆ پرسا هەرە گەورە و هەرە باڵاکانی ئەم وڵاتە نە مەسئولینی گەورەی حزبی ئەوان باڵێن بەرژەوەندیان لە سەروی بەرژەوەندی هەموو شتێککەیە بەو دەلیلەی تا ئێستاکە ناتونەتە خوارەوە با بڵێن تەنازولیان نەکردووە لەو بەرژەوەندیانەی کە هەیەە نەبێنە بەرچاوی خۆت بەرپرسێک دەڕوا بای 10 میلیۆن دلار سیارە بەدواوەیتی کەس لی ناپرسێتەوە ئەو کاروانە سیارەت بای 10 میلیۆن دلارە لەکوێت بوو ئەو بەرپرسا ئیتر بە سەدان دۆنم ئەرز ئەو بەرپرسا ئیتر لە مەعامل لە مەسانە ئەو بەرپرسا جگەلەوەی بەرپرسێکی گەورە و باڵایە لە ناو حزبەکەی خۆی لە مستەوای مەکتەبی سیاسیە دەچێت داوای پۆستێکی وەزاریش دەکات لە هەمان کاتدا و پۆستە وەزاریش دیارە بەرژەوەندی زیاتری تێدایە بۆی ئەوش بەدەست دێنی. بەڵێ سەبارەت بۆ فەرمودەی کە وتی بەڵێ تەمەەن ئەگەر لە چوارچەوەی لە ڕووی پێکاتی کۆمەڵایەتیەوە لە یەک بین و لە ناوخۆی بێگومان پێکۆ گونجانی کۆمەڵایەتی هاوخەمی خاڵک و نزیکیان لە یەکەوە بێ بەستێجێک لە سەرچاوەکانی ئەمنی قەومی کە بێ بەهێزی معنەوی و کۆمەڵایەتی و بە هەر لەسەر ئەو خاڵەش فەرمودەیەیان ئەو مەبدەیەکێکە لەو خاڵانەی کە بەپێی دیراسەیەکی یونسکۆ لە زۆربەی هەرە زۆری کەلتورە و ئاینەکانە ئەم مەبدەئا هەیە کە ئەوەی کە بۆ پێت خۆشە بۆ برا ئینسانەکەی کەت پێت خۆش بێ بۆ پێ ئەتوانین بخێنە چوارچێوەی بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتی و ئاینیەوە پرسیاری سەبارەت بەوەی کە ئاسایشی نەتەوەی پاراستنی ئاسایشی نەتەوەی بەستەنیا ئەرکی بڵین دەسەڵات و پارتە سیاسیەکانە یا ئەرکێکی تاکەکانە لە چوارچەوەی دەوڵەت ئەرکی سەرەکیی دەسەڵاتە بە حکمیەوەی کە خاوەنی هێز و بەرژەوەندیە و موقعێکی قانونی و ئەوەی هەیە بەڵام هەرگیز بەبێ بەشداری خەڵک بەبێ هۆشیاری تاک تەنانەت بەبێ هەستی ئینتیمایەکی بەهێز بە وڵاتەکە بەپێ توانایکی ئابووری وەکو ئاماژەی پێکرا ناتوان ئەم ئاسایشی هۆشیاری و خوێندەواری و گەشەکردنی هۆشمەندی ئەگەڕێمە سەر مداخەلەکانی سەرەتا ئەگەر سیستمێکی سیاسی وات نەبێت توانە ئیدارەدانی هاوچەرخی بۆ خەڵک لە ڕووی خوێنەواری لە ڕووی ڕاهێنان لە ڕووی توانامرۆیەکان و
سەروەت و سامانە ئابوووریەکەی بک بە سەرمایەیەک و سیستمێکی ئابووری بێگومان لەو حاڵەتەیە ئەرکی سەرەکی لەسەر دەسەڵاتی ڕسمیە لەو بەڵێ بەڕێز هاوڕێ تۆفیق سەبارەت بەوەی کە بۆ داواکاری خوێندن بە زمانی کوردی لە هەندێک وڵاتانە و نمونەی تورکای هێنایەوە بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نەتەوەی دادەنرێت لەبەرەوەی لە وڵاتانە سیستەمی دیموکراسی بە تەواوەتی نەخەمڵیوە مۆدلی دیموکراسی تورکی لەگەڵەوەی بە بەراورد بە وڵاتانی ناوچەکە پێگەیشتووە بەڵام هێشتا دیموکراسیشی تەواو خەمڵی و نییە هێشتا کە ڕەگەزپەرستی لە وڵاتەیە ماوە و ئەم ڕەگەزپەرستی لە ڕەگەزپەرستیشی کۆمەڵاتی و بۆتە ڕەگەزپەرستیشی دەوڵەتی پیان وایە ئەگە زمانی کوردی بخوێنرێ ئەم خوێندنە ئەبێتە هۆی ئەوەی گەشەیەک بە هەسوو سۆزینەتەوەی میلەتێکی ترباکە ناوی کووردا و ئەمە لە داهاتوو ڕەنگە بێ بە گریمانی جابوونەوە و ئاسایشی نەتەوەی تورکیا و هەر ئەم کێشەیەشە لە لاوازی دیموکراسی لە تورکیا و پرسی زمانی کورد و کورد بۆتە هۆی ئەوەی کە لە بنەڕەتە ئاسایشی نەتەوەی تورکی خۆی بەدەستی خۆی زیانی لە خۆی داوە چکە ئەوەی کێشێکە لە مەرجەکانی ئەوروپا بۆ قوبڵکردنی تورکیاوەکو ئەندامێکیشی ئەوروپا مەسلەی مامەڵەکردن لەگەڵ مافەکانی مرۆڤ لە ناویانە کێشەی کورد جارێکی ترێڵێنەوە ئاسایشی نەتەوەی بەبێ دموکراتیکی بەهێز ئاسایشیشی نەتەوەی لاوازە تورکەکان بەهەڵا چ نەگەر پێیان وا بێت زمانی کوردی یا کێشەی کورد لە تورکیا دوابخان ئاسایشی نەتەوەیە پارێزن تورکەکان و هەموو وڵاتانی دیکە بێ ئەزمموی یەکتری فێر بن کە دیموکراسی وا کامیلەتان پارێزێ نەک دیموکراسی وا بکە هەڕەشە دروستکە کاگاوڕێ هەست ناکەی زۆر جار لە کۆی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین لە زۆرینیان ئیسtisناکەیە لە یەک دوو دەوڵەتا تا ڕادەیەک هەز ناکەی چەمکی ئاسایشی نەتەوەی کراوە بە چەمکێکی شێوە لاستیکی مەسەلەن هەندێک جار هەندێک مەقالە ڕەنگە لە بەرژەوەندی نەتەوە و میلەت بێت یان هاوڵاتیانی ناو ئەو وڵاتە بێ یەکسەری بە تۆمەتی ئەمە مەترسیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی لە ڕاستیان ڕەنگە مەترسی نەبێ بۆ نەتەوە بە قەدەرەوەی مەترسی بێ بەسەر هەیمەنەی لە ڕادە بە دەری سەرکردەیەک یا حیزبێک مەسەلەن ئەمە چۆن لێک دێنەوە خوێندنەوەتان چییە بۆی لە وڵاتێکا کە سیستەمە سیاسەکەی جۆری دەوڵەتی یاسانە بێ لە وڵاتانی کە پێیان نەوترێ دەوڵەتی یاسا ئەم کێشەیە بە هیچ جۆرە بوونی نییە بۆیە لە غیابی ئەو جۆرە دەوڵەتانەیە ئەم جۆرە تۆمەتانە ئاساین ئەمە بۆ ئەوەیە کە سیستەمی سیاسی خۆی ڕزگارکە لە پێچینەوەی سیاسی بۆی ئەم چەمکە بەکاربێنێ بۆ خۆپاراستنی خۆی بەڵام بە باوەڕی من نەک لە کوردستان و لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە جیهانیشە ئەم هوەری بەرگریکردنە کە هوەرێکی بەرگریکردنی مزەیەفی لاوازە تەنان ناتوانێت ئەو جۆرە سیستەمانش پارێزێت بەڵێ فەرموو قوربان پرسیارەکە باڕاستی دکتۆر دلێرە ئەو باسی وەکات کە تورکیا بۆ پاراستنی ئەبری قەومی هەوڵەدات کە لە ڕووی سیاسی و ئابووری و کاریگەری لەسەر وڵاتانی دراوسی هەبێت تۆ پێ دوایە ئەسبوولە هەرێمی کوردستان دووبارەی کاتەوە ئەسبوولێکی سەرکەوتوو بێت لە کاتێکا کوردستان هەرێمی کوردستان لە چوارچێوەی وڵاتێکی فیدراالە پێویستە کە بەرکەس کاردانەوەی هەبێ بەرامبەر سنوور بەزاندنەکان و لە هەمان کاتیشا کوردستان گەیشتووە بە ئاستە بە پاڵپشتی هێزەکان بووە لە خاوەرمیانەدا کە ویستویان لە گۆڕانکاری دروست بکات ئایا تۆ پێدوانیە کوردستان لە جێەوەی کە هێرش بکاتە سەروەڵاتانی دراوسێ بۆ پاراستنی ئەبری قەومی پاڵپشتی ئەو هێزەزلێزانە بەدەست بهێنێت باشتر نیە؟ وڵێ من بۆ چوونەکەم بە ئیتیجاه نەبوو کە کوردستان بچێ هێرش بکاتە سەر وڵاتانی دراوسێ بەڵام هەر نەتەوەیەک هەر وڵاتێک ئەگەر احترامی خۆی بگرێ ئەبێ بەرپەرچی هەموو جۆرە دەست درێژیەک بداتەوە ئێمە ئەوە 20 ساڵە دەست درێژیمانەکرێتە سەر تا ئێستاکە بێدەنگ بووینە بێدەنگ بووینە کە ئەمەش دەلالەت لەوەیە کە ئێمە لە پاراستنی ئاسایشی نەتەوەیی لە ئاستی هەرە خواری خوارەوەین زۆر لاوازین وێ نەمانتوانیەوە یەکشت بکەین دووەم ئێمە دەرگا و بازاڕی ئەو کوردستانەمان بە وڵاتانی دراوسێ کردوتەوە بە کەیوی خۆیان بە سەدان و بە هەزاران کۆمپانیا لە هەموو بارەکانە لێرە کار دەکەن بێەوەی ئەو ڕاستیە ئەو حەقیقەتە لە بەرچاو بگرین ئایا ئەوە لە بەرژەوەندی ئاسایشی هەرێمە یا لە بەرژەوەندی ئاسایشی هەرێمی کوردستان نییە خاڵی سێم تۆ باس لەوە دەکەی کە لە دەوڵەتی ناوەندیەوە پێویستە دیفاع لێ دەکات گەورەترین خاڵی لاوازی ئێمە ئەوەیە کە تا ئێستا کە ئێمە لەگەڵ دەوڵەتی ناوەندیە نەماتوانیوە عێراقیەکی بەهێزی قانونی دەوڵەتی دروست بکەین تا ئێستا کە لە 7 ساڵی ڕابردووە لە 8 ساڵی ڕابردووە نەمانتوانیوە ساڵی لەسەر گوندێک لەو گوندەدا بڕاوەکان قسە بکەین بۆی بتوانین کێشەکانمان لەگەڵ بەغدا یەک خەین و بە حکمی ئەوەی لە دەوڵەتی فیدراالیە تەنها وەزارەتی بەرگری ئەبێ لە بەغدا و لە مەرکەزە بێ بۆی دیفاع لە سنوورەکە بکە تا ئێستا بە چاوی گومانەوە سەیری هێزەکانی عێراق دەکەین
ئەگە سنووری کوردستان ببەزێنن لە منتیقات تەنانە دابڕاوەکان ئێمە بە چاوی ترسەوە چاوی دوژمن نەک تەمەشایان دەکەین نەکۆیەک ئێمە لە وڵاتێک بین و لە سای سەری ئەو دەوڵەتە فیدرالیا ئاسایشینەتەوەی ئێمە بپارێزرێ ئێمە کێشەمان زۆرە وازوش چارەسەر ناکرێت بەڵێ فەرم و خاتونی بەڕست تابان ئیبراهیم پرسیارەکەم بۆ بەڕێز مامۆستا ئەنوەرە وەکو کوردێک شانازیەکەم کە لەم پارچەی عراقا لە هەرێمی کوردستانە ئەمن و ئاسایشێکی زۆر بەرقەرارە جیانە ناوچەکانی تری عراق بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە کوردستان لە کێشە ناوخۆی و دەرێکەکان بەدەرە و پرسیارەکەم ئەوەیە کە ئایا هەڵوێست کەواتە مەبەستت ئەوەیە کاتێک کە کەسێک سەیری مەسەەن شیکاریەکانی ئەمان کا بچووکترین خاڵی پۆزتیڤ لە ناو هەرێمی کوردستاندا نابینیت بەتەکیید خاڵی پۆزتیفمان هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە کێشەشمان نییە بەستم ئەوەیە کە خاڵی پۆزتیف هەیە بە بەراورد لەگەڵ عێراق ئەمان تا چەند لەم دیالۆگەدا وەکو بینەرێک مەسەەن پرسیارەکەم وەکو کەسێک کە لێرە ئامادە بووی تا چەند پێ دوایە شیکاریەکانی بەڕێزان بە دیدێکی بابەتی بووە خاڵە پۆزتیڤەکانیش خاڵە ئیجابیەکانیش خاڵە ئەرێنیەکانیشان باس کردووە و خاڵە نەگەتیڤەکانیش من بەڕێی خۆم مناقەشەکە زۆر باش بووە هەروها بیرڕای هەمویان بەلاوە مەقبولە بەڵام زیاتر دکتۆر دلێر وە مامۆستا ئەنوەر زۆر باشە سپاس بۆ بەڕێستان عفو من پرسیارەکەم نەکرد بەس ئاساییم عفو مامۆستا ئەنوەر بەڕێی تۆ خۆنواندنی سەرکردایەتی سیاسی کورد بەوەی کە لە دۆخێکی ئارام و هێمنین لە هەموو کێشە ناوخۆی دەرەکیەکانە کە ڕوبەڕوومانەبێتەوە ئەمە نەبووتە هۆی ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاسخەمەکانی کووردا بێخەم بێت وە هەوڵێکی جددینە بێ بۆ ئەوەی کە کێشەکانی کورد چارەسەر بکرێت و لە کۆتاییە دەوڵەتی کوردی پێک بهێنرێ سوپاس دەکەم دەست خۆش پرسیارێکی گرنگە چونکە دوو کێشەر بە یەک جار تێکەڵاوەکە ئێمە هەمومان ئەڵێنمە بەتایبەت ئەگەر ئاسایشی نەتەوەی بکرێت لەوە کورتکەینەوە کە ئێمە بە بەراورد بە بەشەکانی تر عێراق لێرە تەقینەوە نییە و کێشەی ئەمنی نییە و لە بەشەکانی تر عێراق ناچین بێگومانەوە خاڵەتی ئیجابیە و کەس نوکۆڵی لێ نییە بەڵام لە هەمان بورە تۆ پێتوانیت تۆ لە وڵاتێکی عسکەری دەژی 100 کیلومتر لە بینی شارێک بۆ شارێک دەڕۆی دایان خاڵی پشکنینەیە کە لە یەک وڵاتی سروشتی و تەبیعی شتە بەدی ناکرێت ئەویستە شتێکی لە بابەتی ئەوە بڵێم بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئەو دام و دەستگایی کە بەم کارانە هەڵەسێت توانیوێتی دام و دەستگایەک بێ بە شێوازێکی قانونی خۆی ڕێکخە بۆ نمونە پێشمەرگە بۆ نمونە هێزەکانی ئاسایش پۆلیس مؤسسەیەک بێ لەسەر وەلای بۆ کوردستان وەلای بۆ کورد و دەرگای کراوە بێ بۆ هەر گەنجێکی ئەم وڵاتە بە کوڕ و کچەوە بتوانێت لەو دام و دەستگایانە خزمەت بکە و لە نهایەتە من کە پێشمەرگەیەکە بینم ئاسایشێکە بینم پۆلیسێکە بینم هەرێکێک لەوانە بینم و کوهی کورد و کوردستان بیبینم کێشەی سەرەکیەوەی کاکلێرژ ئاماژەی پێکرد ئێمە ئەبێ ڕازگۆ بین لەگەڵ خۆمان ئەم دەستکەوتانە هەیە بەڵام لە هەمان کاتە لە هەموو لە حزەیەکە ئەکرێ ببێت بە هێز سەرچاوی کێشەش بۆمان چونکە لەسەر ئەساسێکی حیزبی هەندێجار ناوچەگەری هەندێجار وەلای شخصی دروست کراون ئاسایشی نەتەوەی واتە تۆ ئەم دام و دەستگایانت بە شێوازێک بۆ وەلا بۆ وڵاتەکە ئینتیما بۆ گەلەکەت بۆ خاکەکەت دروستکەی بۆ ئەوەی بەردەوام بێ بۆ جیلەکانیکە و بۆ داهاتوش بتوانێت مؤسسەیەک بکە خاوەنی ئەزمموی خۆی بێت تا ئێستا ئەم دام و دەستگایانە نەیتوانێت دام و دەستگایەک بێ بۆ هەموو کورد و بۆ هەموو کوردستان و لە ڕووی ئینتیما و لە ڕووی بڕیاری شۆ بگەڕێتەوە بۆ یەک ئیدارە و یەک بەڕێوەبردننی یەک پارچە کە تەواوی تعلیمات و تەنانەت ماف و پێداویستەکان شەن و پێکتردابین بەڵێ فەرم و بەڕێستان کاروان عەلی من پرسیارەکەمە ڕاستەی کاکاوڕێ دەکەم لە ئەسنای قسەکانیدا زۆر زەختی لەلایەنی اقتصادی دەکردەوە بۆ کوردستان تۆ کاکاوڕێ تا چەند پێی وایە بەهێزی لایەنی اقتصادی کوردستان سوودی خۆشگوزرانی بۆ هاوڵاتانی کوردستان و سوودی بۆ ئاسایشی نەتەوەی کوردستان هەبووە ئایا پێتوانیە اقتصادی کوردستان لەلایەن چەند لایەنێکی سیاسی یان شخصی دەستی بەسەرداگیراوە کەمتر بۆ لایەنی ئەمنی جەماعی سوودی لێبینراوە پرسیاری کەشم ئاراستەی دکتۆر دلێرە هاتنی ئەو هەموو عارەبە زۆرە هاوردانی کە لە باشوورەوە کۆز دەکەن بۆ کوردستان پێتوانیە لە ئایندەیەکی دووردا ئاسایشی نەتەوەی کوردستان بخاتە ژێرمەترسیەوە سپاس کاکاوڕێ بەڵێ من نەموتو ئێمە ئابوووریشی بەهێزمانەیە تومە ئێمە سەرۆت و سامانی سروشتی زۆرمانەیە کە ئەمانە ڕەگەزی گرنگن بۆ ئابووریشی بەهێز وڵاتان هەیە شەفافێتیشی تایە دەوڵەتی قانونیشی تایە دموکراسیشی تایە
بەڵام نەوتی نییە خاکەکەی خراپە کوشت و کاڵی تایە ناکرێت ئێمە یەکیشین لەو میلەتانەی کە بەختمانەیە سروشتەکەمان سروشتێکی باشە زەوی بە پیتمانەیە سامانێکی سروشتی زۆرمانەیە ئەم سامانە سروشتیە ئەم سەرۆت و سامانە زۆرە ئەگەر بێت و مامەڵەیەشی نیشتیمانی نەتەوەی دموکراتی لەگەڵا بکەین لەلایەگە بێ بە خۆشگوزرانی کۆمەڵاتی لەلایەگە توانی بیکەین بە کارتێکی سیاسی بەهێز کە دۆسیەی نەتەوەی دۆسی ئەوەی پێوترێ ئاسایشی نەتەوەیش لە هەرێمی کوردستانە ببینە پێشەوە. بەڕێز دکتۆر دلێر سەبارەت بە هاتنی عەرەب بە ژمارەیەکی زۆر بۆ کوردستان من پێم وایە دوو لایەنی هەیە. یەکەمان لە ڕوانگەی یاسایی و مافی مرۆڤەوە تۆ ناتوانانی هیچ قسەیە بکەی لە بەرەوەی لە دەستوری عێراقیش و لە هەموو دەستوری وڵاتانی پێشکەوتوو هەیە بە ناوی بە ئازادی هەڵبژاردننی شوێنی ژیان بە ئازادی هاتوچۆ بە ئازادی ئیتر ژیان بردنە سەر ئەوە لە مافێکی ئەو خەڵکێ تۆ ناتوانانی هیمکرد لە ڕوانگەی ئاسایشی نەتەوەیەوە ڕەنگە هین ڕەهەندی جیای هەبێ ڕای ڕوون و ڕاشکاوی خۆت چییە وەکو ئەکادیمیەک من پێم وایە ئێمە لە وڵاتی خۆمان کێشەمان زۆرە ینی کێشەی ناوە خۆمان چارەسەر نەکردووە ئیتر ئەمانەش بێن ئەمڕۆ سێبن بە کێشەیەکی کە بۆ ئێمە کێشەی وەکو مەکتەبیان بۆ دروستکەی بە زمانی خۆیان بخوێن لەبەر مناڵەکانیانەوانە نانێرن لە مەکتەبی کوردی بخوێنن ئەمڕۆ سبەی جامیعاتی ئێمە ڕەنگە بەشیەوەنەکە ئەو خەڵکە وەربگریتەوە قسەبێ ئەوانیش قبول بکەیت لە جامیعات ینی کۆمەڵک کێشەی ڕەنگە اقتصادی بێ سەکەن بێ شتی لەو بابەتە بێ بەڵام ئەمەش هەڵوێستێکی ناودژ نییە مەسەن لەلایەکەوە داوا بکەین سنوورەکان بپارێزرێ بەڵام هەرچیەکیشکە مەسەن بێتە سەر ئەوەی کە بەندە دەستوریەکان جێبەجێ بکەین مەسەن لەمایانە نیگەران بین من نازانم ینی بە ئەم دیاردەیە بە دیاردەیەکی خێر نابینم ینی ناتوانم لە دژی بوەستم هیچ قسێ بکەم بەڵام بە دیاردەیەک گەشتبینیش نبینم کە لە داهاتوودا نازانمەوانە ئەبعادەکانیان ڕەهەندەکانیان چی لێ دەکەوێتەوە ئەو یەک لەو کێشانەیە بەڵێ دکتۆر دلێر فەرموو بەڕێز زۆر سپاس بۆ یەک دقەوە ساق ئافۆکە وەرمەگریتەوە دەی ئالانەوە تیشکەکەیە بەسەرمەوە باشە دەیە وەرم بگرا بەڵێ فەرموو گۆنامەجید زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان یەکە پرسیارم بۆ بەڕێز دکتۆر دلێرە منەوێت لە قسەکانی بەڕێزەوە بگەمە قەنەعاتێکە ئایا بەڕای بەڕێزت دەوڵەت لە کاتی ئێستا دەوڵەت و سوڵتەی تەشریعی لە ناویشەکە ئۆپۆزیسیۆنیش لە ناو سوڵتەی تەشریعیایە بەڕای بەڕێزت ئەم دەوڵەت و ئۆپۆزیسیۆن و سوڵتەی تەشریعی بەیەکەوە بەرپرسیار ئەەکەی لە لاوازبوونی کە نەیانتوانیوە یعنی ئاسایشی بەعق بە ئاسایشی نەتەوەی بیان یاخود ئەو ناوچەگەرێتی کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئەو جیاوازی لەهجاتی کە هەر ناوچە و بە لەهجەیە قسەیەکە و هەر ناوچە و بە شێوازێک ئەنووسێ ئایا بەڕێی بەڕێزت منەمێ لە قسەکانی جەرابتۆ بگەمە و قەنەعاتی کە دەوڵەت بەرپرسیارەکەی بە ئۆپۆزیسیۆنەوە یاخود ئەو جیاوازی ناوچەگەرێتی کە لە هەرێمی کوردستانە هەیە پرسیاری دووەمیشم بۆ کاکاوڕەیە پرسیاری کاکاروان بە شێوەیە کچیراکەمەوە تۆ بەڕێز وتی ئێمە لە ڕووی اقتصادیەوە بەهێزین بەڵام ئەتوانین بڵێن کە سوود نەبینین لە اقتصادی ئەم وڵاتی ئێمە بۆتە هۆی ئەوەی کە نەتوانین بایەخ بە ئاسایشی نەتەوەی ولایەنەکانی تری ئاسایشی نەتەوەی بین بەڵێ بەڕێز کاکاوڕێ فەرموو بەڵێ بێگومان من واموت ئێمە ڕەنگە قسەکانمان دووبارە بێ لە هەرێمی کوردستانە ئەوەنەی ڕەگەزەکانی دروستکردنی ئاسایشی نەتەوەی ڕەگەزە سروشتیەکان لە بەردەستمانە هەیە کرەسەکە ئەمێنێتەوە سەر ئیرادەیەکی سیاسی کە ئەم ئیرادە سیاسیە پەیوەندی بە چەند خاڵێکەوەی ئیشیان پەیوەندی بە وشیاری سیاسی و بەرپرسیارەتی نیشتیمانی و نەتەوەیی هەیە یەکیشکەشانەچێت چوارچەوەی بابەتیشی تر لە زانستی سیاسی کە پێڵەن گەشەپێدانی سیاسی کورد تا چەند پلانی استراتیژی هەیە هۆشمەندی وشیاری سیاسی لە وڵاتە گشتۆتە چه ئاسێک من نمونەم هێنا وتم بەداخەوە ئێمە لە ڕابردوو شاوەکو کورد وەکو نەتەوە خەونی میرشینەکانیشمان خەونی زۆر بچووک بوون ئەمە بەشێکی پرسیارێکی کولتوریە بەشێکی پرسیارێکی سیاسیە کورد وەکو نەتەوەیە گەسە لە بەردەم تاقیکردنەوەیشی گەورەیە تاقیکردنەوەی ئەوەی ئایا وەکو نەتەوەیشی ئازاد کەتیایە وەکو ئینسان کەرامەتی پارێزرابێت لەسەر ئاستی مافەمەدەنیەکانی خۆی و هەروەها کەرامەتی پارێزرابێت لە ئاستی کۆڕی کۆمەلگای نەودەوڵەتی وەکو شتێکە پێوترێ نەتەوەیەک ناوی نەتەوەی کووردا
ئەمە ماوەتەوە سەر ئیرادەی خەڵکی کوردستان ئەمە ماوەتەوە سەر ئەو جمب و جۆڵە ئازادیانی کە لە وڵاتانە هەیە ڕۆژنامەی ئازاد کۆڕووکۆبوونەوە سمینار ئەم بەرنمەیە و سەدان بەرنمەی دیکە قسەکانی کۆمەڵە خەڵکی دیکە ئەمانە پێکەوە بێ کۆ بکرێتەوە شتێکی لێ دروست بکرێت. دکتۆر دلەر بەڵێ سەبارەت بەو هەبوونی جیاوازی جلوبەرگ زمان لەهجە ناوچە من ئەو دیاردەیە بە هیچ شێوەیەک نابستمەوە بە کێشەی ئەمنی نەتەوەی ئەو واقعەیە کە مە تێداژین هیچ مەترسیەکی نییە و جیاوازی ئێمە شتانەمان باس کرد لەبەرەوەی باسمان لە نەتەوەیکی مۆدێرن و ستاندار کرد بە معنای نەتەوە کابێ ئەو شتانەی هەموو یەک بخرێ بەڵام ئەمانە ئەمڕۆ کە لە کوردستان هەن بە هیچ شێوەیەک مەترسینیە بۆ سەر ئاسایشی نەتەوەیی هەرێم. بەڵام ئەگەر بە ڕێک و پێکی مەسەرەن لەگەڵ ئەم پێکاتە سروشتیە ئیتنیکیە هەرچەنە ئیتنیکی نیە توانین بڵێن جیاوازی ئیتنیکی نییە ئەوەی کە پەیوەندی بە لەسەر ئاستی کورد جیاوازی زار و بنزار و ئەوانەیە بەڵام ئەگەر بە ڕێکوپێکی ئیدارە نەدرێ بە عقلێکی کراوەی بەرپرسیارانەوە پێدوانیە مەسەڵەن ئەگەر خاڵی بەهێزیش بێ ڕەنگە وەبەر بهێنرێ وەکو خاڵی لاواز ڕەنگە لەم لاولا دەستی تێوەربیرە بۆنە لە ئێستاوە باس لەوە دەکرێت کە یزیدیەکان هەندێک زار دەڵێن کوردنین چاولی ئەوەیەکە کە لەو شتانەی کە تۆ هەڕەشەیەکە بۆ سەر ئاسایشی نەتوی خۆت بەشێک لە دانیشتوانەکەت لێ جیاب بکاتەوە بیکاتە شتێکی کە بۆ نمونە لە اتحادی سۆڤێتی کۆن ئەوەی یەزیدی بوو لە ئەرمێنیا و لە جۆرجیا کە دوو دەوڵەتی مەسیحی بوون دەژیان کوردە موسڵمانەکان لە باکۆ و لە شوێنەکانی کە دەژیان جمهوریەتە ئیسلامیەکان یعنی ئەو تەفرەقەیان خستووە بینی ئەو نەتەوەیە کە کوردن لەسەر ئەساسی مەزهب زۆر باشە ئەو خاتونە لە بەشی دومی پرسیارەکەیان مەسەلەن ناوی ئۆپۆزیسیۆنی هێنا لەوە چێ مەسەلەن بە ناڕاستە خۆلێت بپرسێ ئەگەر لەسەر دەسەڵات ڕادوایە ئەی ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتە هەستەکەی ڕەگەزێکی چالاکە بۆ چەسپاندنی ئاسایشی نەتەوەیی یان ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە چەسپاندنی ئەم چەمکەدا وەکو مامۆستایەکی زانکۆ چۆن هەڵەسەنگێنی من پێم وایە لە وڵاتی ئێمە ئۆپۆزیسیۆن کەمینەیە تا ئۆپۆزیسیۆن کەمینە بێ چکە لە پەرلەمانە هەموو شتێک بە زۆرینەی دەنگە هیچ نە پرۆژەی یاسای بۆ دەچێتە سەر و بە تایبەت ئەو شتە گرنگانە کە خۆشیان باسییانەوە کردو مۆزوعی ئاسایشی نەتەوێ ئەمە ئەبێ بە ئیتیفاق بێ بە ڕێککەوتن بێ نابێت تۆ شتێکە تەنها بە تەسوید بێ بۆ منە قانونی چ پێ دەڵێن انتخاباتە مۆزوعی کۆمیسیۆنی انتخاباتە کێشەی لێژانجومنی ئاسایشی نەتەوەیە لایەنە سیاسەکانی کوردستان دانیشتون کەمولایەک ڕازی بکە ئەمە قسەی ساڵی پاری ئۆپۆزیسیۆنە کە دەریان دەبری لە ناو پەرلەمان و لە ڕۆژنامەکاندا کە ئەبێ بە ڕێککەوتن بێ نەک لە ناو پەرلەمان بێ ئەمە یەکەم دووەم ئۆپۆزیسیۆن خۆی لە خۆیدا کە لە دەرەوەی دەسەڵاتە سوڵتەی نییە ناتوانێت هیچ شتێک بکە ناتوانێت کاریگەریەوێ بەسەر بڕیارەکانی دەسەڵات لە ڕێگای فشارەوە بەڵام کە تۆ دەسەڵاتت نەبوو کە تۆ دەسەڵاتیەوە نەبوو بێی بەرنامەدا بنی پلاندا بنی ئێمە تۆ لە دەرەوەی ئەو بازنێ بووی مانێت تۆ بەرپرسنی لەو ئاسایشی وەکو پێک هاتەیەک وەکو کەسێک کە مامۆستایەکی زانکۆ دووبارەوە کەسێک کە لە زانستە سیاسیەکان سەردەرەکەیت و پسپۆڕیتیایدا مەسەن وەکو یەکێک لە پێناسەکانی ئۆپۆزیسیۆن کاڵە دەسەڵاتێکی موعەجەلە هەستەکەی لە ئێستاە مەسەلەن لە ستراکچەرەکەیانە لە بیرکردنەوەیانە لە مێنتالیتیتیانە مەسەلەن ئەوە ئەبینیتەوە کە لە ئایندەیە ڕەنگە پرسی ئاسایشی نەتەوەیی چەند هەنگاوێک بەرەو پێشبەرن بێگومان دەکەوێتە سەر ڕادەی ئەوەی ئۆپۆزیسیۆن تا چەند مهتەمە بەو کێشەیە کە یەکەکە لە جمگە گرنگەکانی ژیانی سیاسی یاخود مانەوەی باڵین ئەم میلەتە کە منیش هەروامەوە تا چەند بەڵێ من پێم وایە من بۆ خۆم تا ڕادەیە گەشتبینم لەبەرەوە هەست دەکەم وەکو باستان لێوە کردنەوە لە دوایینەوە ئیتر زیاد دەکا و ئەو خەڵکە ناتوانێت بە عقلێتی کۆنەوە بەردەوام بێت چ لە حکومڕانیە چ لەو ژیانی کە بەو شێوەیە کە بردرێتە سەر من یەک تێبینی بچووکم هەبوو هەر وەکو ئیزافەیەکی زیاتر بۆ قسەکانی کاک دکتۆر هەرێمی کوردستان ئەگەر خاڵێک یەکێک لە خاڵە باشەکانی هەیبێ ئەوەیە کە جیاوازی هەیە لە نەریت و دابوونەریتەکان و حکایەت و ئەو شتانەی کە پێی وترێ پێکاتە کولتوریەکان باوەڕی منەمە خاڵێکی ئیجابیە لە چ کاتێکا بێتە خاڵێکی سلبی ئەگەر هاتو ئەم جیاوازیانە لە چوارچێوەی تێکدانی یەکێتی نەتەوەی و ئاسایشی کۆمەڵاتیا بەکارمانێنە بۆ نمونە کاتێک کە ئێمە ئەڵین ئەدەبیاتی هەورامان و زمانی هەورامی و کولتوری هەورامی کولتوریشی بەڕاستی دەوڵەمەنە و هیچ مای کێشە نییە بۆ ئێمە بەڵام کاتێککە مامەڵێشی حیزبی تەسکرد لەگەڵا کرد بۆ کۆکردنەوەی دەنگ یا بە پێچەوانەوە هاتی ئەم جیاوازیە کولتوریانە وەکو
بەشێک لە ملبلانەی هێڵی سووری حیزباتی بەکارهێنا ئەبێ بە هەڕەشە ئەگەر ئەم جیاوازی کولتوریانە بۆ ئێمە خاڵی بەهێز بەکاردێ لە سیاستە هەموو هەنگاوێک دەندرێ دەربارەی بەکاری شاتووە ئاستی مەزەوی لە ئاستی عشاعری لە ئاستی ناوچەی لە کوردستاندا بەنسبەت ئێزیدیەکان و بەنسبەت ئەو بابەتی کە پەیوەندی هەیە بە کۆمەڵی هەوڵ کە وابکە کە ئینتیمای خەڵک گۆڕێ بە باوەڕی من ئەمەش ڕەنگە لە ڕووی سیاسیەوە بە هاڕەشەی بزانین بەڵام ئەگەر بە مەفهومێکی سیاسی قوڵەیشی بدەینەوە باڕەشەی نازانم بۆچی چکە مرۆڤ ئازاد دەخۆی بچنێتەوە یەکەزانێ ئەگەر ئێمە توانیمان سیستەمێکی سیاسی دروستکەین کە تیا خەڵک ژیان و گوزەرانی بە ئەندازەیە پارێزرا بێت بێگومان هیچ کاتێک ئێزیدیەک وان ناڵێ بەڵام کاتێک کە ئێزیدیەک بێ بۆ سلێمانی هەرێمی کوردستاندا ئێزیدیەک بێ بۆ سلێمانی لەبەر دەچی مزگەوتی گەورە بنوێ شوێنێ نەبێت لە ماڵی براکوردەکانی شەوێ لێ بمێنێتەوە ڕەنگەم هەستەشی بۆ دروست بێ ڕاستە ئەجندەی دیکەی لە پشتەوەی یە خاڵی دیکەی ئیزافە بە کورتی باوەڕی من لە سەردەمی نوێی ئاسایشی نەتەوەیە زۆری ژمارەی دانیشتوان ئەوەنەی کێشەیە ئەوەنە خاڵێکی ئیجابی نییە زۆر باشە فەرموو محەممەد فاق پرسیارەکەم ڕوو لە دکتۆر ئەنوەرە ئینتیما وەکو کۆڵەکەیەکی ئاسایشی قەومی من وەکو تاکێ بینم کە زۆر جار تاکانی وڵاتی ئێمە ئینتیمان بۆ وڵاتەکان لەدەستداوە ئەمە تا چەندێ زەریری هەیە بۆ چۆنی شارەسەرەکرێت بەڵێ سپاس بۆ بەڕێستان دکتۆر ئەنوەر هاوڕام دەقاودق لەگەڵەوەی کە مەسلەی ئینتیما بابەتی ئەوە بڵێرەوە هاوڕام بگرێک دەخە وەری بگرە کاکن ئامی زۆر تیا بوو بەڵێ ئالان بڕات بەڵێ من بە تەواوی هاوڕام لەگەڵەوەی کە ئینتیما بوونی ئینتیما لای تاکەکان لای هاوڵاتیەکان بۆ وڵات و بۆ تەنانەت بۆ ئەو سیستمە سیاسیش کە لە وڵاتەکەی خاڵشی گرنگە لە ئاسایشی نەتەوەیە بەڵام ڕەنگە هاوڕانە بم لەوەی کە تاچی ئەوم بە تەواوی ئینتیمای لەدەستداوە چونکە ئەگەر بە تەواوی لە دەستمان نابێ شتێک نامێنێت کۆمان کاتەوە لەگەڵ ئەوان بڵین لاوازە بەڵێ لە دەستدان چکە زۆرە لاوازیەکەکەواتە لەوەش هاوڕای ئەو لاوازیە کێشەکەی لە داهاتوە چەند قات دەرەکەوێت ئەگەر لە ئێستا گرنگی پێنەدەین چارەسەری کرد قەت ناتوانین باس لە دەوڵەتێ بکەین باس لە نەتەوەیەکی یەکپارچە یان بەهێز بکەین یان نەتەوەی کە بتوانێت ڕوبەڕووی هەڕەشەکانی دەرەوە و قەیرانەکانی ناوخۆ بێتەوە ئەگەر ئینتیمای نەبێ بە وڵاتە ئێمە لە نەوەتەکان یەکێک لە کێشە سەرەکیەکانمانەوە بوو توانای مرۆیمان کە گەنجەکانمان بوو خوێنەوارەکانمان بوو خاوەن شەهادەکانمان بۆ هەموو ڕووی لە وڵاتانی ئەوروپا و غەرب کرد بەمەش بۆشاییەکمان بۆ دروست بووە لە چەند تەنانەت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هاوسەرگیریەوە لە ڕووی بەهێزی مؤسساتەکانمانەوە کۆمەڵێکمان لەدەستداوە هەبوونی ئەم ئینتیمایەوە ئەکات کە خەڵک بێنێتەوە یەک نمونە بێنمەوە لێرە حاڵەتێکی تاوە پێچوانەی ئێمە دەوڵەتی ئیسرائیلە کە بەردەوام بە کۆچێکی پێچەوانە تەواوی جوولەکەکان لە دنیاە بە توانای شەهادە و ڕاهێنانی باشەوە ڕوەکەن و ئەو وڵاتەکە بێتەوە خاڵێکی بەهێز بۆ وڵاتەکان هەبوونی ئینتیماوە ئاکا کە هاوڵاتەکان ببێ بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بێ بە خاڵی هێز بۆ ئاسایشی نەتەوەی دوا کۆمنتت سەبارەت بە پرسی ناوبرا و ئاسایشی نەتەوەی بۆ بینەرەکانت چییە؟ من هیوادارم کە ئەم مناقەشاتانە بچێتە چوارچێوەی ئەوەی کە بەرپرسانی ئێمە ئەوانەی کە بڕیار بەدەستن لە مۆزوعانە ئەم بابەتە بە هەندوەر بگرن وکو بابەتەکانی کە خەم و خەونی ئەوەی کە ئێمە وەکو میلەتێک لەسەر ئەم خاکە ئەژین هاونیشتیمانی بوونمان کوردبوونمان ببێ بە خاڵی ئەوەی کە بەرنمەیەک استراتیژەتێکی نەتەوەی و نیشتمانی دابنرێت بۆ هەرێمی کوردستان بۆ ساڵانی داهاتوو. دکتۆر دوا کۆمنتە بۆ بینەرەکانت چییە؟ من پێم وایە ئاسایشی نەتەوەی جمگەیەکی گرنگی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیە لە وڵاتی ئێمە یەکجار پێویستە ئێمە لەو بوارەدا زۆر لاوازین و لە هەمان کاتدا ڕوو دەکەمە سەرکردایەتی سیاسی کوردی و پێیان دەڵێم ئاسایشی ئێوە بەندە بە ئاسایشی هەرێمی کوردستانەوە ئێوە ئەگەر ئاسایشی نەتەوەی هەرێم بپارێزن ئاسایشی مانەوەی خۆتان ئەپارێزن لەبەرەوە ئەفزەلیەت دەدرێتە نەتەوە نەک تاکئین سەرکردەکان. بەڵێ کاک هاوڕێ تۆفیق دوا کۆمنتی بەڕێستان چییە بۆ بینەران؟ وەڵام من هیوادارم وتی ئەخیرم سۆزدارانە نەبێ بەڵام من ئەڵێم داهاتوو بۆ کوردستانە ومێدیشی گەشەیە بۆ داهاتووی ئەم وڵاتە چەنە ناڕەحەتی و ناخۆشی و کێشمەکێشم هەبێت کوردستان هیچ ئەگەریشی دیکەی لە بەردەمانیە کە ئیرادی خەڵکی کوردستان داهاتوویشی باشتر هەڵەبژێرێت.
زۆر باشە سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان سپاس هاوڕانی عزیز بەخێر بە سەر چاوان ئێوەش بینەران بەڕز و خۆشەویست هاوکات کار بەدەستانی وڵاتی وادارم بەرنمەکەمان سەرنجی هەموو لایەکتانی ڕاکێشابێ پێم وایە بە دیدێکی ڕەخنەی لایانی باش و خاڵە بەهێزەکان و خاڵە لاوازەکانی ئەم نەتەوەیە بۆ وەبەرهێنانی لە بواری ئاسایشی نەتەوەیدا لەم پرۆگرامەدا تا ڕادەیە گەوەندەی کە دەرفەتە بوو خراە ڕوو هیوادارم هەمومان سوودمان لێبینی بە ڕێزی ڕەنسەنگای و NRT بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست لەگەڵ هاوڕێوێنەگرەکانی شمەڕ واسڵاوێنەیە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان بەخێربەندەوە.